قربانة بمدايا قربانة بمدايا قربانة بمدايا مدري ما وني من معهم بقربانة بمدايا بقربانة يا راقة حمو هنا ودايا حشيرة سويسرتي تمو هنا ودايا بورا زور پروسه با کوردستان بێتەوە ناو خانەوادەکەن بەڵام هیچ هەویەکی ئێرانی و عراقی نیتی. بەڵێ دوایەوەی کە دوێنێ شەو لە 1964 راپۆرتێکمان بڵاو کردەوە دەربارەی خانەوادێ کە دوای نزیکەی 65 ساڵ لە یەکێک لە کچەکانی دەکەوێتە وڵاتی ئێران و ئەوانی تریش لێرە لە هەرێمی کوردستان دانیشن دوای نزیکەی 65 ساڵ بە یەکتری شادەبن و یەکتریە بینەوە. من ئێستا لە ماڵی ئەو خانەوادەیەم کە سوکاری ئەو ژنم کە لە ئێران دانیشێت ئەوانی تریش لێرن لە هەرێمی کوردستان و ئەوان دڵخۆشن بە یەکتر شادبوونەوەی و بە دۆزینەوەی کچەکەیان کە لە دوای ئەو هەموو ساڵە لە وڵاتی ئێران توانیویانە بیدۆزنەوە. ئەمەی کە هەیە خوشک و دایکی ئەو ژنن کە لە وڵاتی ئێرانە دایکیشی لێرەیە بەڵام بەهۆی ئەوەی کە تەندروستی باش نییە خود بڵێن بە تەمەنداچوە نامانەوێت ئەزیەتی بدەین و من هەوڵەدەم قسە لەگەڵ خوشکەکەی بکەم پورێ سڵاوت لێبێ باسی ئەوەمان بۆ بکەی بڵێن کە پێش ئەوەی کە بیدۆزنەوە پێتوا بوو کە لە ژیاندا ماوە یاخود پێشبینەوەتە کرد کە ڕۆژێک لە ڕۆژان ئەو خوشکت بدۆزیەوە بیبینیەوە. بەێ مەخێر بێ سەر هەردووسام سەرسەرە سپاس لەو خوا و ئەو کەنارەی ئەم یعنی هەتا گەورە بووم هیچ ئەمیش نفوسم نەبوو گوتیان حەلیم نەمایە مردیە ئەویش ئاخیر گوتیان حەلیمایە و لە ئەمها باتە هەتا ناسیارەکەم لە لایڕانێ بوو بە تەلەفۆن و ئەوانە یەکدیان دیتەوە خەبەریان دامە برای ئەو مستەفاش تەگەدا بوو و لە هاتەکەنەمە ئەمەش قسەتەگە کردن و گوتی ئەوە من لە مەهاباتم و لە فرانجەیمە و برام ئەوێ و خوشکم ئەوێ و فرانە ئەوێ ینی هەموو قسەی وەفکر هاتمە من هیچ بەفکر نەبوو وەلاجا گوتی ئەنگۆر نەکنەمە گوتم ئەتولۆ ناهەی گوتی ئەمن نفوسمان نییە گوتی نفوسم نییە من نەتوانم بهێم ولا ذهب تمام هاوڕۆتێم سبەیتێم مەجالم نەبوو ئەمیش مستەفەری عمرم لە ببوو گوتم بابچم بێم و ئێدا ئەو دارچم تقریبا دا 6-7 ڕۆژ پێشیالان ئەمە چوین و هاتین و ئەوەن هەتا حدودیش دەگەمە هاتن ئێدا هەتا ئەلعان زۆر پێ دڵخۆشی ژوومک و ئەو پێشکەندیتەوە زۆر دڵخۆش بوون هەتا چوین و هاتین و هەر چوین و هاتین و گریاین وێگری هەرێولا بڵێم لە چەند ساڵی بینی بوو چەند ساڵ بوو کە بینیت خۆت چەند ساڵ بووی کە ئاخر جارێک بەفکرم نییە بەبیرم نییە کە خوشکە من لە ملەکەن برای و براژنێ خۆ بووین زانی خوشکەکەت هەبوو بەڵام نەتبینی بەرێ یەکەم جار بوو یەکتریتان نارێوەلا بەبیرم نەبوو یعنیوتێ ئەم ئەو بزر بووە و هاگەم لێ نەبووە ها گوتیان خوشکە کە تێ ناوی حەلیمە و حەلیمیش بزر بووە ئەوها بڵێن دایکت کە تەندروستی باش بوو کاتی خۆی باسی ئەو خوشکەی ناکرد ینی چۆن باسیەکەت پێیوا بوو لە ژیاندا ماوە یاخود ئەویش هەروچی من ئەویش غەریبێ نەیدەزانی دەیگۆ چیژەکەم هەیە و بزر بووە ئەویش نەیزانی ئەوی شاگەی لێ نەبوو هەبوو پەخۆش زەزانی زەمانە وها نەبوو تڕمبێل نەبوون تەلەفۆن شتی وها نەبوو ئەوان لە ڕوان زێ بووینە و ئەمەش لەکەم برای خۆ بووینە و بزر بووە لەوێ بزر بووە ئاستا دڵخۆشن بەوەی کە خوشکەکەت دۆزیوەتەوە بۆ چۆنە بەنیازن پەیوەندەکەتان گەرم و گۆرتر بێ الحەمدولله زۆر کەیف خۆش بووینە و کۆ یەک دین دیتیتەوە و زۆر کەیف خۆش بووینە زۆر سپاس بەرێری وەڵا تەلەفۆنێکە ئەمە لۆ یەک دەکەین و بەرێری وەڵا سەلامەت بێ دەستاوت خۆش بن زۆر مەمنون. بەڵێ ئەمەی کە گوێبیستی بوون قسەی پورە حەلیم خوشکی پورە حەلیمە بوو یاخود بڵێن من ئەمەوێ قسە لەگەڵ کاک مستەفایە بکەم کە ئەبێتەوە برازای پورە حەلیمە کاک مستەفا سڵاوتان لێ بێ و چاودڵتان ڕوون بێ گەر باسیەوەم بۆ بکەی بڵێم ئێوە خانەوادەکەی سەردانی ئێرانتان کرد پورە حەلیمەش نیازیەوەی هەیە بێتەوە کوردستان یاخود سەردانتان بکات. زۆر سپاس بەخێر بێن بۆ کاناڵەکەتان خۆشحاڵ بنێمە لە دوای 64 سال کە پورێکمان ون ببوو ئێستا دۆزیمانەوە لە مردنەوە هاتۆ ژیان بڵێم نیازی ئەوەی هەیە ئەو پورەتان سەردانی کوردستان بکات ئەو پورە زۆر پەرۆشە بۆ کوردستان بێتەوە ناو خانەوادەکەن بەڵام هیچ هەویەکی ئێرانی و عراقی نیتی یعنی کە لە کوڕی پورم کەسەبی عەم پرسیە دەرێ وابزانم ناوی مایە لە قەیدی ینی لە هەیە
لصاري بانزاي كان بانزاو دو تششو هذا مالشي بس هاوين وين نكريتو مثلا كارتي نشمانه نفوسي اوساني نيتي اذا اوان لايرانش ابي بلقي عراقي اما هويت ناديني مثلا اقامه ناديني تبي دوباره ولا لكرزاني بلقي كتبي او جابت عن لي اقامه بديتي اذا او كركاشي بني انوار زوزور ما عندي بيا راستي زور محاوله كزور دزغانه مهم شكرن بس شي نادني مثلا ايران نايدني تبي الى بقرته الى اذا داوا كارين لا حكومتي هرب هاو كارج كن بكا او يعني باشي شستو خصوصار شستو دو سال او بورن كافي ده شاد بينو حزك ان هاتسويك مان هبي لغريك يعني هوي شي بلغي شي بدريتي لنا كرساني بتواني بست ايران وبيتو كرسان